بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەم کاتە و هەموو کاتێکتان باش من ئەحمەد ڕەفیقم لە بەرنامەی میوان بە دیدارتان شاد دەبمەوە. خۆشەویستان بۆم بەرنامەیە بە پێویستی دەزانین گفتوگۆ لەسەر بابەتێکی زۆر گرنگ بکەین کە ئێجگار چارە نووسازە بە تایبەت بۆ کوردانی کەرکووک و ناوچە جێناوکان، ئەویش ئەوەیە کە هۆکاری یەک نەگرتنی کورد بۆ هاو هەڵوێسی لەسەر یەکلیستی بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک چی بوو؟ بۆچی کورد نەیتوانی بە یەک هەڵوێست بە یەک گوتار بە یەک مەسافە بێنە مەیدانی پرۆسی سیاسی و بەشداری لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بکەن، وەک چۆن ئەوەی لە 2005 ڕوویدا کە نەناو لستی برایەتی تەنانەت نەکرد حزبە کوردستانیەکان عەرەب و تروکمان و کورد و ئاشوریش هەبوو. هەروەها لێکەوتەکانی لێکترازانی کورد و نەبوونی یەک لیستی هاوبەشی کوردستانی لە کەرکووک و ناوچە جێناوکان چ زیانێک بە دۆزی ڕەوای کورد دەگەیەنێت لەو ناوچانە. هەروەها کاریگەری نابێت لەسەر پەیوەندیە دوو قۆڵیەکانی نێوان حزب و لایەنە سیاسیەکان بە تایبەتی یەکێتی و پارتی لە هەرێمی کوردستان. هەموو ئەمانە گفتوگۆ دەکەین بە میوانداری زۆر بەڕێز ئەبوو کاروان، ئەندامی مەکتەبی سیاسی حزبی شووعی کوردستان. کاک ئەبوو کاروانم کاتت باش. هەموو کاتێکتان باش و زۆریش بەخێربێن. زۆر سپاس. سەرەتا بە پێویستی ئەزانم قسە لەسەرەوە بکەین بۆچی کورد نەیتوانی هاو هەڵوێست بێ بۆ ئەوی بتوانێت لە یەک لیستی هاوبەشی کوردستانی بەشداری هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بکات لە کاتێکە 17 ساڵ پێش ئێستا کورد ئەمەی کرد لە کەرکووک، بۆچی ئێستا نەیتوانی؟ ئێستا با بڵێن پەیوەندی لایەنە سیاسی کوردستانەکان ئەگەر هەڵسەنگاندنێکی بۆ بکەین لەم بارودۆخە جیاوازە لەوەی کە لە ساڵانی 2005 ئەویش ئەگەڕێتەوە بە بڕوای من لە سەر ململانەی نێوان دوو لایەنی سیاسی پارتی و یەکێتی کە ئەم ململانەیە درێژەی ساڵانی شەستەکانی پێوە دیارە وە تاکو ئێستا ئەو سیرا ئەو ململانەیە بوونی هەیە. ئەویش ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەم دوو تەبیعەتی ئەم دوو حیزبە تەبیعەتێکە ئەگەر بە مێژوویشدا بڕۆینەوە بۆ ئەوە نییە ئەم دوو لایەنە سیاسیە بێن ڕێک بکەون ئیتفاقی بکەن و بەرژەوەندی گەلەکە شیعاری ئەساسی بێ بۆ ئەوەی خەباتی هاوبەش بکەن جۆرێک لە جۆرەکان ئەوگات وەکوتم بە مێژوودا بڕۆینەوە. مەثەن پارتی دیموکراتی کوردستان تا ئێستا لە دامەزراندنەوە تا ئەمڕۆژ خۆی وا پێناسەیەکە کە حیزبی یەکەم بێ لە هەرێمی کوردستانە و یەکێتی نیشتمانی کوردستانیش ئەگەر تەماشای یەکەمین بەیاننامەی دەرچوونی بۆ بکەی وەکو بەدیلێک خۆی پیشانەدا بۆ بەدیلێکی پارتی لەبەرەوە ئەمە وا ئەگەیەنێ کە ئەم دوو لایەنە ململانەکانیان بەردەوامە بێ. زۆر جار لە هەندێک قۆناغا واقعێک وەزئێک وای فەرز کردووە کە ئەم لایەنانە پێکەوە ڕێککەون پێکەوە کاری هاوبەش بکەن، بەڵام لە نەتیجە ئەو ململانەیە وەکو خۆی ئەمێنێتەوە، بەڵام بەداخەوە ئەو ململانەیە ئاراستەیەکی تری گردووەتەوە وەکو باسم کرد لەسەرتاوە. ئەو ئاراستەیەش ئەوەیە هین سراعی دوو لایەنە دوور لە بەرژەوەندی با بڵێن گەلەکەمان ملەتەکەمان وەکە وە قسەیش لەسەر کەرکووکەکەین هەمومان قسە لەسەرەوەکەین کە ئەڵێن لە ئەگەر سیرا و ململانێمان لە هەرێم هەبێ لە پارێزگاکانی هەرێم هەبێ وا پێویستەکەەوە بە تایبەتی لە قۆناغی دوای ڕووخانەوە دەبێ ئەم پەیوەندیە لە کەرکووک ڕنگدانەوەی ئیجابی بێ زیاتر. بەڵام بەداخەوە سەرڕای ئەوەی جەنابەت باسی ئەو لستەی پێکانانی لستی برایەتی کەرکووکتان مان کردووە بە هەموو لایەکۆ 26 کورسی هاوت کە گرنگی خۆیە بوو، بەڵام لە هەمان کەسە ململانەکە هەبوو، سراعەکە هەبوو لە کەرکووک با بڵێن دوو سندیکا هەبوو لە کەرکووک دوو ئاسایش هەبوو لە کەرکووک زۆر زۆر خلافەکان هەر وەکو خۆی بوو. تەنانەت هەتا ئەگەر لە سەرتاوە هەندێک کاری خزمەت گوزاریش کرابێت بە پێی منتیقەکەیە بە پێی ئەوەی تەسەورێکی ئەم لایەنیانە و لایەن چۆن بووە بۆ ئەوەی ئەم گەڕەکە بتوانێت زیاتر خزمەت بکرێت بە دیدی ئەوە بەو دیدەوە کە ڕەنگە زیاتر نزیک ببێ لە حیزبی یەکەم یان حیزبی دووهەمی ئەوە. بۆیە ئەم سراعە ڕنگدانەوەی هەبوو و ئێستاش بارودۆخەکەی هەرێمی کوردستان
بارودۆخێکی خراپە پەیوەندەکان لە هەموو کاتێ خراپترە بە دڵنیایی و ڕنگدانەوە بێت لەسەر هەڵبژاردننی کەرکک لەسەر واقعی کەرکک. بڵێ کاک ئەبوو کاروانیانی ئێمە بینیمان مەسەر نیشێتی زۆر با بڵێین پێداگر بوو لەسەر یەکلیستی هاوبەشی کوردستانی تەنانەت مەسەن سەرۆکی یەکێتیش مفاتەحەی پارتی کردووە چۆ پیرمام و بەردەوام لە میدیاکانی یەکێتیەوە جەخل لەسەر ئینگلیسی دەکرایەوە بۆچی ئەمە ڕووی نەدانی هۆکارەکەی چییە بوو چی بوو ینی بۆچی مەسەلەن لە بابەتێکی چارە نووسازی لەم شێوەیە نەگەیشتە ڕێکەوتن پێچەوانەی قۆناغەکانی ڕابردوو وەکو باسم کردێنی ئاڵۆزی پەیوەندیەکان لە هەولێریشەوە بۆ ئەم قۆناغێشە کاریگەری هەبوو لەسەر ئەوەی ئەو یەکلیستە پێک نێنێەوە بە تایبەتیش ئێمە لێ دوانەکانی برادرانی پارتی دیموکراتی کوردستانمان بیست ینی بە ئاشکراوتیان ئێمە لەگەڵ یەکێتی نیشتمانی کوردستان ناچینە هەڵبژاردنەوە بە یەکلیستی. ئەمەش کار لە کاتێکدا حیزب و لایەنە سیاسەکانی تریش کە تەماشاکەن کە ئەم دوو لایەنە یەک نەگرن بە دڵنیایی و ئەوانی جۆرێک لە پەرتەوازایی دروست ئەبێتەوە بۆیە پێک نەهێنانی ئەو لیستە ڕەنگە ئەمەیەکە هەم بارودۆخەجاویسمەوە پرسیارە لێ بکەم کە یەکێتی و پارتیش نەیانتوانی لە یەک لیستی هاوبەشی کوردستانیە کۆ ببنەوە مەسەلەن بۆچی حزبەکانی دەرەوەی یەکێتی و پارتی نەیانتوانی پێکەوە یەک لیستی هاوبەشیان هەبێ مەسەن هەم لە ڕاستەوە بۆ چەم مەسەن حزب چەمڕەوەکان حزبی شووی کوردستان هەوڵیدا و داوای چەند کۆبوونەوەیکی کرد کە ئەگەر لەگەڵ پارتی وەکێتی یەکلیستی پێک ناهێنجێ باشترە ئێمە سەرجەم حیزبەکانی تر یەکلیستی هاوبەشمان هەبێ بەڵام بەداخەوە دیسان کە پارتی وەکێتی وانە بوو ئەو لایەنانەی تریش لەژێر پاساوی جۆرا و جۆرە نەهاتن بۆ یەکلیستی مەسەلەن پاساوەکان چی بوون ینی هەر یەکێکە مەتن ڕەنگە پاساوێکی هەندێکی ئەوە بێ کە ئەم هێزانە ناتوانن بگەینە ئەنجومەنی پارێزگاوە نوێنەریان دەرناچێ هەندێک ڕەنگە تەسەوراتی وابوو بێ هێزە ئیسلامەکان بەرامبەر هێزە چەپۆوانە ناکرێ بە یەکلیست بەشدار بن ینی هەندێکیش خۆی لە خۆیان بە جۆرێک لە جۆرەکان لە ژێر کاریگەری فڵانایەیان ئەوانی تردایە ینی هۆکار زۆرن بۆ ئەوەی ئەو لیستە پێک نێرێ ئێمە لە حیزبی شووی کوردستان هەوڵماندا زۆرە کۆبوونەوەیکی هاوبەش کرا لە حیزبەکان تەنانەت لە هەولێریش کۆبوونەوەی ترکرا سەردانی لایەنە سیاسەکان کرا بۆ ئەوەی یەکلیستی ببێتە بنەمایەکی باش هەتا بۆ پەیوەندەکانمان نەک هە لە کەرکوو بەڵکو لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەڵێم بەڵام ئەو هەوڵە نەگەیشتە ئەنجام. بڵێ کاک بوو کاروان بەپێی یعنی ئەزمموی جەنابتان و ماوەیەکی دوور و درێژە ئێوە لە ناو ینی ئاگاتان لە قەزەی کوردی هەیە و بەشدارن تایە لە خۆشی و ناخۆشیەکانە مەسەلەن ئەگەر هاتوو مەسەلەن کورد بەم پەرتەوازەیە بەشداری هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک باتوانین ئەو نەتائیجەیان ئەو دەرەنجامی کە لە 2005 بەدەسات زارێکی تر بەدەستی بێنینەوە بۆ نمونە لە کۆی ئەو 15 کورسی ئەتوانین نیوە زیاتر بهێنینەوە ئەگەر بەوردی هەڵسەنگاندنێک بۆ 2005 بکەین لەگەڵ ئێستا ئەتوانم بڵێم ڕەنگە قورس بێ ئەو نەتیجە ناهێنینەوە بە دڵنیاییەوە چکەم فەرقێکی زۆر جیاوازە بوو کە دەنگی دەستی برایەتی کورسەکانیش یەکجار زۆر بوو بە بەراورد لەگەڵ ئەوانی ترە خۆتەزانی 26 کورسی بەرامبەر 15 کورسی بوو لەبەرەوە ئەوە نزبەیەکی زۆرە ئەمە زۆر زەحمەتە و ئێستاش ئەم پەرتەوازەیەوە کە بمانەوێ نەمانەوێ دەنگی لایەنە کوردستانەکان ینی پەرش و بڵاو بێ و دەنگی بسووتێ چکەم ئەگەر لە تەجروبەی 2021 و تەماشا بکەین ئەو نەبوونی یەکلیستە یا ڕێکنەکەوتنی لایەنە سیاسیەکان مەتەن بۆ 300-400 دەنگ کورسیەکی با بڵێن ڕاستە کورسەکە ناوی پارتی وێکێتیە بەڵام کورسێکی کوردیش لەدەستچوو لەبەرەوە بە دڵنیایەوە ئێستاشە بمانەوێنەوە واقعێکی تری هەیە لە کەرکووگا واقعێکی باش نییە لە خزمەتی کوردانیە لە خزمەتی لایەنە کوردستانەکانە نییە و ئێستاش چەندین دەستی جیاواز هەیە بە دڵنیاییوە لە هەر یەک لیستێک مجموعەیە دەنگەڕوە ئەگەر کۆی بکەیتەوە بەرایکەمە کورسیە دوو کورسی دەبێ بەس هێشتا خەڵکی کەرکووک
توانا و ئیمکانیەتێکانەیە دڵسۆزیان زۆر ڕەنگە زیاتر بێ ئەگەر هەڵسەنگاندنی بۆ بکەین لە حیزب و لایەنە سیاسیەکانیان لە نێرێ بۆیە ئەو هیمەتیان هەیە قەناعەتم وایە خەڵکی کوردستان خەڵکی کەرکووک دەچێتە ئینتخاباتەوە لەبەرەوەی ململانەیەکی جیاواز لە ئارایە و بە تایبەتی بارودۆخی کەرکووک ئێستا مەجموعەیەکیان ئاراستەیەکی عەرەبی شۆڤێنی دەسەڵاتی بەسەر کەرکووکا گرتووە و دەبینرێ بەردەوام کارەکەن بۆ جارێکی تر تعریبکردنەوەی ناوچە کوردستانەکان ئەو دێهاتەکانی کوردەچن فشارەکەنە سەر جوتیاران و ئەمانە ئەمە لای خەڵکی کوردستان ئەمە ینی بە ئاسایی تەماشا ناکرێ ڕەغم ئەوەی چەند بێزارن لەم حیزب و لایەنە سیاسیانە چەند ناڕەزین لەم حیزب و لایەنە سیاسەکە قەناعەتێکی تەواومەیە خەڵکی کەرکووکی تێکۆشەر ئەچنەوەی دانگ دەنگەندن جا ئەو کاتە دەنگ بە هەر لایەنێکی سیاسیەدەن باشترە لەوەی دەنگەکان بە فیرۆ بچێت. بەڵێ قسە لەسەر مەترسیەکان بکەین کە کورد ناتوانێت جاریشی تر ئەو ئەنجامە بەدەست بێنێتەوە کە لە 2005 بەدەستیانە مەسەن کاریگەری یا لێکەوتەکانی بەدەست نهێنانی ئەو دەرەنجامە ینی بۆ کورد و دۆزەکەی چییە بێ لەو ناوچەیە بەدڵنیاییەوە ئەگەر با بڵێن زۆرینە نهێنێ ئەوە بۆ نمونە ینی پارێزگار جارێکی تریش بە هەڵبژاردن ئەدرێتە زۆرینە کە بۆ زۆری نەبوو ئەو کاتە بووە کە زۆرینە لای ئەوان بوو یان پارێزگار کەسێک بوو کە هەمان ئەقڵیەتی ئەم پارێزگایەی ئێستاە کە بە وکالەتەڕوا ئەکیید بە دڵنیاییوە کاریگەری ئەوێ لەسەر بریارەکان بۆیە لە کاتی خۆشی ئێمە کە داوامان کرد هەوڵ بدرێ پارتی وەکێتی ڕێکەون لەستی برایەتی ڕێکەوێ پارێزگارێکی کورد دابنێ لە جیاتی ئەم بەڕێزەی کە ئێستا پارێزگارە بە وکالەت. بەلای کەم و ئەو کاتە ڕەغمە قسە لەسەر دەسەڵاتە کرا پارێزگا ئەو کاتە با بڵێن لە دوای 2007 ئەوانە ئەو دەسەڵاتی نابێ بەڵێ هیچ نەبێ ئەوەی ئەم ئەیکا ئەمەی ڕۆڵی تایبەتی خۆیە لە هەندێک بریاراتە ئەو کاتە ئەگەر کوردێکیش بێت دەسەڵاتی نەبێ ئەو کارە ناکە لەبەرەوە ینی مەترسەکە لەوایە کە تۆ نەگەیتە با بڵێن هەموو لە هەموو بژاردنەکان لایەنە کوردستانەکان بەلای کەمەوە 150 دەنگەکانیانەوە 150 کورسەکانیان هێناوە ئێستا ئەگەر نەگەیتە ئەوە بە دڵنیاییەک و تەراجوعێکە و بوارەدا ئەوان زیاتر با بڵێن ڕووبەڕووی داخوازی ڕەواکانی خەڵکی کەرکووک ببنەوە داخوازە سیاسەکانی خەڵکی کوردستان ببنەوە بۆیە بڕواایەکیشم هەیە و من لەو لقاءانەی لەگەڵ حیزبەکانە سەردانم کردووە قسەیەکی وە هەیە بڵێ ئەمڕۆ شەڕێکی ڕاگەیاندن هەیە دروست بووە کە زۆر کارێکی خراپە بەڵام لە نەتیجە بڕوای تەواومەیە هەم جارێکی تر لەبەر بارودۆخی کەرکووک ڕەغمە ئەو سیراعانەی کە هەیە دوای هەڵبژاردن دیسان گفتوگۆ بکرێ لەسەر ئەوەی با بڵێن یەک هەڵوێستی هەبێ هەوڵ بدرێ پارێزگارێکی هاوبەش دروست بکرێتەوە ینی ئەوە کۆتایی نایە بەم هەڵبژاردنە ڕەنگە دەنگ و کورسەکان کەم بکە بەڵام لە نەتیجە جارێکی تر ئەم لایەنانە و بە تایبەتی پارتیوەکێتیش دەگەڕێنەوە بۆ حیوار و گفتوگۆ بۆ ئەوەی بتوانرێ بەلای کەم و کەسێکی با بڵێن لایەنی کوردستانی دابندێ و لە خزمەتی هەموو لایەکا بێ ئەم سیراعەوەکو من پێشتریش باسم کرد هەرخوا لە 2005 وا بوو یعنی کە هاتین با بڵێن لە دوای ڕوخان وا بوو کە هاتین بۆ ئەوەی پارێزگارێ دابنێ سیراعەکانی پارتیوەکێتی لە لووتکە بوو من لە یادمە ینی ئەو کاتانەشی ئەمە دوو ئەندامی ئەنجومەنمان بوو هەردوو لە داوایان لێ کردین دەنگ بدەینە با بڵێن پاڵێۆرایی ئەوان ئێمە وتمان ئێمە وجهت نەزەرمانەوەیە هەمومانی یەک بین یەک هەڵوێز بین یەک پارێزگارداکەین ئەگینا ئێمە ناچین ببینە تەرەفێک لە نێوان ئەو دوولایەنە و ئاخر ڕۆژ ڕێککەوتن لەسەر ئەوەی کاک عەبدوڕەحمانیاندانە ئاخر ڕۆژ دایانە بۆ خۆشی ئەمە بیڵێمەوە ئەوەیە ئێمە ئەم هەوڵەمان ئەم شارەشمان یان ناوی بنین ئەم داواکاریانمان لەسەر بوو پێیان ڕاگەیاندین کە سەعات 4 کۆبوونەوە هەیە ئێمە کۆبوونەوە سەعات 4 ڕۆیشتین وتمان وتیان باشە ئەوەی ئێوە داواتان کرد ئێمە ڕێککەوتین ینی پارتی وێکێتی ڕێککەوتن لەسەرەوەی پارێزگارێکی هاوبەش دابنرێت و ئەوانە ئەوەی ئێوە ویستان کرد
ئەو کاتە من پیانەمە توتم باشە وردەکارێکەکەی چییە دەستان خۆش بێ کارێکی باش وتی دواتر دەرەچێت وردەکارەکەی برادرانی پارتی و یەکێتی ئەوش نەتیجەکەی ئەوەندە زۆر خۆش بوو ئێمە دوو عزومان بوو هەردووگیان ڕێککەوتن ئەو دوو ئەندامە ئێمەشیان دادا ئەو وردەکارێکە بوو بەڵێ خۆی ئەگەر گفتوگۆکانیان زەرر و زیانەکان باش و خراپەکان هەر لە لێوان ماڵی کوردیا بێ ڕەنگە ئاسایی بێ بەڵام کە تۆ بەرامبەرەکە مەسەرەن عقلێتێکە بوو کە باوەڕی بەسڕینەوەی تۆ هەبوو باوەڕی بەوە نەبوو کە تۆ یعنی دان بەوە نەهێنێ کە تۆ خاوەن شوناس و کولتور و زمانی خۆتیەوە قورسە ینی دەبێ ئەمە هەڵوەستەیەک بە حزب و لایەنە سیاسیەکان بکە بۆ ئەوی خۆیان ڕێک و تەبا بکەن یان خۆیان ئامادە بکەن بۆ پرۆسەیەکی نەم چەشنە کە یەکلیسی نەبوو بەڵام ئێستا ئەبینین مەسەرەن حزبی شوعی کوردستان لەگەڵ یەکێتی نیشتمانی کوردستان پێکەوە هاوپەیمانەتیشیان ڕاگەیان ئەمانەیە بزانین یعنی گرنگی یا باەخی ئەم هاوپەیمانەتیە بۆ دۆخی ئێستای کەرکووک چیەوە بۆ هەڵبژاردنەکە چی دەبێت وەکو باسم کرد سەرەتاوە کە ئێمە دروشمی سەرەکیمان هەوڵدانی سەرەکیمان بۆ یەک لستی کوردستانی بوو و هەوڵیشماندا بەڵام کە ئەو لستە نات لێرە حیزب و لایەنە سیاسەکان با بڵێن بیرکردنەوەی تریانە بێ یان خیاری تریانە بێ ئەکیت هەموو بوارەکانی لە یەک کۆدەن مەثڵەن ئێمە کۆمەڵێ بنەمامان کردە پێوەەر بۆ ئەوەی لەگەڵ هەر لایەنێکە با بڵێن هاوپەیمانی ببەستین ئەو بنەوانەی زۆرتر کە ئێمە بە دروستمانزانی لە خزمەتمانەزانی هەم خزمەتی خەڵکەکان خزمەتەکە حیزە ئەو ڕێککەوتنە بوو لەگەڵ یەکێتی نیشتمانی کوردستانمانکەن چکە بۆ هەموو ئەو باب مەثڵەن ئێمە پێشتر کە ڕێک نەکەوتون هاتوین ئێمە پارتی داوای لێ کردوین یەکێتی داوای لێ کردوین لەگەڵ کەسیانانە ڕۆیشتوین دواتر دەستێکمان دروست کردێ لە نێوان زەحمەتکێشان و با بڵێن سۆسیالیست و ئێمە بەڵام نەتایجەکەی نەتیجەیەکی ینی بەرهەمدار نەبووە نەک بەرهەمدار نەبووە بەڵکو ئەگە بەوردی بیری لێ بکەوە دەنگەکان بە فیرۆ چووە و قسەیەکی شەیە ئێستا لە ساحەی سیاسی کوردستانی وە خەڵکیش ئەڵێ هەوڵ بدرێ لایەنە کوردستانەکان یان خەڵکی کوردستان دەنگی بە فیرۆ نەچێ لەم کاتە ئێمە یەکێک لە هەنگاوەکانەوەیە دەنگمان بە فیرۆ ناچێت لەگەڵ لایەنێکی سیاسیە ڕێک کەوتوین کە کورسی بەدەستدێنین یعنی کە ئەڵێم لیستەکە کورسی بەدەستدێنێ و بوارێکی شەیە وەکو حیزبی شوئیش تەماشای بکەین ئەوە بڕایکی تەواومانەیە ئێمە ینی کاری جدیشەکەین بۆ ئەوەی کورسیەک بەدەستبێنین لێکە ئەو کاتە ئەبینە پێگەیەکمانە بێ خاوەن قسەی خۆشمانە بین ڕەغمە لەسەر ئەوەی لەگەڵ یەکێتیا لەسەر بەرنمەیەکی هاوبەش ڕێککەوتون بۆ ئیش و کارەکانی ئەو کاتێشە بۆیە ئێمە بەو شێوەیە ڕێککەوتین و بە دڵنیایی هەموو ڕێککەوتنێکیش لایەنی ئیجابی و سلبی هەیە بەڵام ئێمە زۆرتر ئەو قەناعەتی سەرکردایەتی حیزبی شوئی کوردستانەوە بووە ئەو ڕێککەوتنە ڕێککەوتنێکی باشە بێ و لە خزمەتی خەڵکی کەرکووگا ئەبێ و نوێنەری حیزبی شوئیش ئەتوانێت لەو هاوپەیمانیە کار بکە حتا لە دوای هەڵبژاردنیش بۆ نزیک بوونەوەی لایەنە سیاسیەکان و بۆ ئەوەی دەنگی ئێمە وەکو باستان کرد بۆیە کاک ئەحمەد لە کەرکووک ئێمە هەموو لایەنە سیاسی کوردستانەکەی قسە لەسەرەوەکەین لە ئیدارەدانی کەرکووگا سەرکەوتوو نەبووینە بەڵێ زۆر باشە قسە لەسەرەوەکەین کە هۆکاری چییە مەسەرەن پێشتر ئێوە گلەی و گازەندەتان هەبووە و حزب و لایەنە سیاسیەکانی دەرەوەی یەکێتی و پارتیش قسە لەسەرەوەکەین بەڵام ناوبڕێک وەرەگرین و دواتر درێژە بە بەرنامەکەمان دەدەین. بینەرانی بەڕێز و خۆشەویست دووبارە سڵاوتان لێبێ بەردەوامین لەسەر پێشەشکردنی بەرنامەکەمان کاک ئەبوو کاروان قسە لەسەرەوە شەکەین یعنی کە ئێوە ئێستا لەگەڵ یەکێتی نیشتمانی کوردستانە هاوپەیمانن بەڵام پێکەوە فاتەحەی حەزب و لایەنەکانی ترتان کردووە جگە لە پارتی بۆی بێنە ناو هاوپەیمانەتەکەی ئێوە ئێمە لەگەڵ هەموو لایەنەکان گفتوگۆمان کردووە بۆ ئەوەی بۆ هاوپەیمانێتی و بە تایبەتیش لەگەڵ پارتیش کردومان نایخۆ سەوەدێکمان سەردانی برادرانی پارتی کرد
لەگەڵ یانی شادانشتین بۆ ئەوەی بتوانێ یەکلیستی دروست بکرێتەوە. ناهجەکەشمان بارودۆخی کەرکووک بووە. ڕەنگە ئەگەر وەکو لایەنی سیاسی تەماشاکەی یەکلیستی کوردستانی کە دروست بێتەوە، ئێمە پێش هەموو کەسێکەکە هیچ ئەمەلێکمان نابێ بگەینە ئەنجومەنی پارێزگای کەرکووک. بەڵام لە ڕووی سیاسیەوە، لە ڕووی فکریەوە، لە ڕووی حتا با بڵێن وەزئی کەرکووکەوە، ئێمە ئەو کاتە ینی وجدانمان مرتاحە بێ کە بتوانرێ لەبەر بارودۆخی کەرکووک ئێمە یەک لستمانە بێ، با ئێمە کورسیشمان نەبێ. واتە لە ڕوانگەی تەسکی حیزبایەتیوە ئێمە تەماشای ئەو بابەتەمان نەکردووە، تەنانەت لە کاتی ڕێکەوتنەکەمان هەر بەم با بڵێن بەم مەبدە ئەش لەگەڵیشێتە ئێستا چوونەتە هەڵپەیمانی بە دڵنیایی وەکووتم یەکێک لە مەبدەکانی ئەوە تا بارودۆخی تایبەتی کەرکووکە، یەکێکی لە مەبدەکانی ئەوەتانێت دەنگی ئێمە و لایەن گیرانمان بە فیرۆ نەچێت. چکگە لستێکی تو دروست بکەینەوە، ئێمە لەستی هۆی لستی خۆمامان دروست کردووە، دەنگێکی باششمان هاوردووە، بەڵام ئەم دەنگە سوتاوە ڕۆیشتووە لە ڕوانگەی بەشداریمان و لە ئیدارەدانی کەرکووک و ئەوانە ڕەنگە ڕنگدانەوەی بوو بێ لەو ڕێککەوت ناچکە وستومانە ئێمە پێگەیمان هەبێ و پێشتریش بوومانە ئێمە مەتەن سێ کورسی ئەنجومەنی پارێزگامان بووە، یاریدەدرێری پارێزگا تا ئاستایشە هاوڕێکی ئێمەیە و شوێن دەستی دیارە. لەبەرەوە ئێمە کۆمەڵێ بنەمامان داناوە بۆ بەشداریکردن لەو هاوپەیمانە. وەکو باسم کرد ئێمە شعاری ئەساسیمان ئەو یەکلستی بووە، ئێستا شەقەناعەتمان وایە و زۆرینەی زۆری سەرکردایەتی حیزبی شووعی ئەو بریارەی بە گونجاو زانیوە و بریاریدا. بڵێ ئێوە چی جوابی یعنی و حزب و لانا نادەنەوە کە ئەیان کە هیچ حزبێک لەگەڵی چێتیان ناچێتە هاوپەیمانی؟ من پێم وان نییە، ینی ئەوە زۆر دروست نییە ئەو قسانە. ئێمە قسەشمان کردووە لە وەختی خۆشەوە. ئەم ململانەی پارتی یەکێتیە کاردانەوەی هەیە لە بەرامبەر یەکتری سرائیان هەیە، بەردەوام ڕەنگە دژی یەکتر و یەکتری بە خیانەتکار لە قەڵەمەدەن. ئێمە لەگەڵ ئەو جۆرە ختابانیمان چکەم ئێمە لە وەختی خۆشی تەنانەت بۆ نمونە مەسەرەن ئێمە لە دوای سیوەکی ئاب کە یەکێتی گرفتێکی لەگەڵ ئێمە بوو، خلافمان بوو، ئەوانە ئەمە خیانەتە، ئێمە ئەمانوت کاردانەوەیە، هەڵەیەکی زۆر زۆر گەورەیە تۆ ڕێککەویت و بێتە هەولێرەوە. بەڵام تۆ کە لایەنێک بە خیانەتکار لە قەڵەمەدەی، ئەی باشە چۆن دواتر شەریکی ئەبی هاوبەشەبی هەموو دەسەڵاتی کوردستانی لەگەڵادا بەشەکەی ڕۆی دەنگە دەیتە نوێنەری یەکێتی لە بەغایی کەیتە سەر کۆمار. هەموو ئەمانە جۆرێک لە بیرکردنەوەیەکە کە مەوداکەی زۆر کورتە. لەبەرەوە ئێمە قەناعەتمان وایە کە لایەنێکی یەکێتی لایەنێکی سیاسی گرنگە لە ساحی کوردستانی و لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم و بەرنامەی با بڵێن تایبەتی خۆیەیە. لێرە و لەوێ ئێمە کەم نییە ناکۆیکەکانمان خلافمان لەگەڵ یەکێتی، بەڵام خاڵی هاوبەشیشمانەیە. ئەمڕۆ دەبێت سەرجەم لایەنە سیاسیەکان بگەڕێن بە دوای خاڵی هاوبەشە. ئەو خاڵی ئاوبەشە نەتیجە باشەکەی لە یەکلیستی و ئەنجامەکەی دەرەکەوت، بەڵام ئەو برادرانە نهاتن. بۆ ینی قورسە لایەنێکی سیاسی کە بڵێ یا هیچ لایەنێکی تر ئیتر لەگەڵ یەکێتیە هاوپەیمانی ناکە، ئەی باشە دووسبەی نایکە بۆ هەڵبژاردن، ئەی دوای ئەو لێ دوانانە لەگەڵ یەکێتی دانانشێ بۆ دانانی پارێزگاردن بۆ دانانی پارێزگا. ئەینی لەو کۆبوونەوەوانە ئێمە قسەیەمان کرد پکاش ئێوە ئێستا واڵێن دەڵێن خیانەتە، ئەی دواترش هەر خۆتانەڵێن بۆ پارێزگا لەگەڵیانە دانشینەوە. ئەمە چەنی بەچەنە؟ لەبەرەوە ئێمە خۆی ئەم سرائی پارتی وەکێتی لە باڕابردووشە ئێمە بەڕاستمان نەزان. ئەم لەهجە لە شەڕی یەکتری و لە ئەو جۆرە هجومانە بۆ سەر یەکتری خطابەیە بەرامبەر یەکتری خطابێکە لە بەرژەوەندی گەلی کوردستانانیە، لە بەرژەوەندی بەردەوامبوون بە ئیدارەدانی ئەم کیانەی هەرێمی کوردستان نییە.
و بە تایبەتی ئێمە ئێستا دەزانین بارودۆکی هەرێمی کوردستان چییە؟ ینی پێگەی هەرێمی کوردستان ئێستا لە ڕووی تەنان پەیوەندەکانی لە بگەڵ بەغا چییە؟ یعنی لاواز بووە پێگەیەکی لاواز بووە پێشتر کابینەکانی بەغدا لە کوردستان لە هەولێر یان لە سلێمانی پێکەهێنرا ئێستا بەغا زۆر بێمنەتن ئێستا بەغا فشاریان بەردەوامە لە سەرێمی کوردستان و لە ڕووی پەیوەندی نێو دەوڵەتیەکانەوە ئێستا زۆر ناڕازین قونسڵگەرەکان با بڵێن یاداشتمانە دەنێ قسەمان لەسەرەکەن انتخابات لە کاتی خۆیان ناکەین ئێمە هەموو ینی مووقفمان نەمانەوێت لاواز بووە لە کاتێککە ئەم مووقفە لاوازە تۆ دەی سیراعەکانتان سراعی ناوخۆی قوڵترەکەیتەوە بەجددی ئەمە سیاست نەکردنە ئەمە سیاست نەکردنە ئەمە کارکردن نییە بۆ مەسلحەتی گەلەکەمان و قسەیش ئەەکەین لەسەر ئەوەی کە کیانەکەمان مهدەدە باشە کیانەکەمان مهدەدە ئەی بۆچی یەک ڕیز نبینەوە ئەی بۆ دوور ناکەینەوە لە حیزبایەتی تەرس لە سگراعاتی ململانەی نابەجێ ناحیزبیانە هەموو ئەمانە کارێکە ئێمە بە خراپی ئەزانین لە نێوان هەردوو لە ڕووەدا و ئێمەش لەو ڕۆوە ڕای سەربەخۆی خۆمان هەیە قسەی خۆمان هەیە هەتا ئێمە لەگەڵ برادرانی یەکێتی لێستێکی هاوبەشابین بەڵام لەگەڵ ئەوانین بە ناوی ئەو لیستەوە ئەم سیراعات جێژێ هەبێ پارتی یەکێتی خۆیان چیەکەن چی ناکەن ئێمە لەگەڵی نین دژین بەس ئێمە نامانەوێت هاوپەیمانێتەکەی ئێمە بە ئاراستەیەک بڕوا ببێتە بەشێک لەوە سیراعیکە هەیە کە لە جەوهرە ململانەکان ڕاست و دروستی بەڵێ بە دەرفەت هێزارمیانی سەرنجی بەڕستان بۆش ڕاشێشم لە ئێستا ینی گفتوگۆ هەیە لە نێوان هەولێر و بەغدا و مەسلەی بودجە و موچە و شایستەداریەکانی هەرێمی کوردستان هەموو ئەمانە تەوەری گرم و گوڕ لە نێوان وەفدی هەرێمی کوردستان و دەسەڵاتدارانی عێراق بەڕای ئێوە ئەم بارودۆخە بەچووەگە کاک ئەبوو کاروان وەکو باسمان کرد ئێمە دەبینین ئێستا خۆی لە هونەری مفاوەزەی شوایە هەر لایەنێک با بڵێن بەهێز بێ لە لایەنەکەی تر ئەوە شروعی خۆشی هینەکات فەرزەکاتە سەر ئەوە ئەقڵیەتی بەغداش ئەوەیە ئەقڵیەتێکە ئەتوانین بڵێن درێژە پێدەری ڕابردووە ئەقڵیەتێکە ئەقلیەتێکی تایفی ئێستا بسەیترە لەسەر دەسەڵات ئەقلیەتێکی دیموکراتی نییە کە قەناعەتی بە قەزی ئێمە و بە مافی گەری کوردستان بێ واقعێکی هەرێمی کوردستان پێشەوەی ئەم برادرانە بێنە دەسەڵات واقعێک دروست بووە لە هەرێمی کوردستانە کە پەرلەمانی بووە حکوومەتی بووە هێزی بووە عیلاقاتی دەولی بووە عیلاقاتی ئەقلیمی بووە بۆیە دیسان دەگەڕێمەوە ئێمە بەداخەوە ئەیڵێم یعنی حتا ڕۆیشتن بە مفاوەزات بەم بەشە بەم حیزبیە تەنانەت من ئەمڕۆ لەگەڵ برادێکی بزوتنەوەی گۆڕان مناقشما بوو تم باشە ئێوە بۆ دەنگتانە لەم حاڵەتە وەکو ئەحزاب مفاوەزاتەکرێ وەکو ئەحزاب مفاوەزاتەکرێ بۆچی ئەمە لە وەختی خۆی چەندین پرۆژە دانرا کە کۆمسیۆنی دانوستاندن هەبێ لەگەڵ بەغاژوان ئەحمەد ئەم کۆمسیۆن ئێمە دەستگای تەشریعیشمانەیە پەرلەمانمانەیە حکومایانی حتا کە کاتێک ئەو دەستگایە بوو قسە لەسەرەوە کراتەنانەت لە خولی ئێمە پرۆژه یاسا پێشکەشکرا بۆ کۆمسیۆنی بابڵان هین مفاوەزە ئەوانە ئەم کۆمسیۆنە کۆمسیۆنی دانوستاندن دانرا ئەمە بۆ ئەوەی تەنها حکوومەت هین تایبەتمەندی حکوومەت نەبێ مفاوەزە بۆ ئەوەی تایبەتمەندی پەرلەمانێ بۆ ئەوەیە ئەم کۆمسیۆنە ینی پرۆژە یاساکەوا بوو حکوومەتی تیاابێ پەرلەماندی تیاابێ ئەنجومەنی دادوەری تیاابێ هەندێک کەسایەتی ڕۆشنبیر و نووسری تیاابێ هەموو ئەمانە پێکەوە بڕن بۆ گفتوگۆکردن لەگەڵ بەغدا داکۆشی لە مافەڕەوەکانی گەری کوردستان بکە نەک لایەنێکی سییانسی بەداخەوە ئێستا یەکێتی بەجیا خۆی مفاوەزاتەکە پارتی بەجیا بۆ خۆی مفاوەزاتەکە و بەرامبەرەکانیش کە ناکۆکن لەگەڵ سەرێکیەکانی ئێستغلالی ئەو ئەزانن ئەمانە ینی پێگەی ئەم لایەنانە چوونە وە ڕەنگە لە دانیشتنێکە لەگەڵ هەرێکی لایەکیان بە شێوەیە گفتوگۆ بکەن ڕەنگە هەندێک جاریش هەندێک مەطالیبی لایەنێک جێبەجێ بکەن لەسەر حسابی لایەنێکی تر کە تۆ ماڵەکەت پەرشوو بڵاوە خەڵکی تریش وەکو کوردوەتەنی یاری تێدا ئەکا لەبەرەوە
ئاراستەی گفتوگۆکان ڕەغمە ئەوە ینی يعني بەڕێزت وە ینی وا دەیبینی کە مووقعی هەرێمی کوردستان مووقعێکی لاوازە و با بڵین لە تەراجوعایە لە گفتوگۆکان بە دڵنیاییوە لە تەراجوع ئەوە قسەی من نییە قسەی هەموو لایەنە سیاسەکانە قسەی خەڵکی سیاسیە خەڵکی ڕۆشنبیرە ڕاگەیاندکار و نووسەرەکانی وەکو جەنابتانە لەبەرەوە ئەم مووقعە بۆیە دەبین ڕۆژ لە دوای ڕۆژ شارەکان لە ژێر ناوی جۆرا و جۆرە و بە تایبەتی محکەمەی ئیتحادیش بووتە دەرگایەک بۆ ئەوەی ئەندێ با بڵێن بریار بسەپێنێتە سەر هەرێمی کوردستانە کە دژی بەرژەوەندەکانی گەلی کوردستانە لەبەرەوە ینی ئینسان لە ڕۆشنایی ئەوە تۆ تەماشاکەن هەر کەسێک دەپاڵێوریە بۆ سەرۆکی ئەنجومەنی با بڵێن لە بەغا سەرۆکی ئەنجومەنی وەزیران کورد بە پراپشتی خۆیەدا بێ ئەوەی بەڕنامەکەی بزانێ بێ ئەوەی عەقلیەتی ئەوانە بخوێنێتەوە کە ئەویان تەشخیص کردووە قەزێکە لە شخصانیە قەزیە لە قەناعەتێکە قەزیە لە دەسەڵاتێکە تا ئێستا ئاراستەی کارەکانی بەرەو بەغایەکی مرکزی ئەڕوا مرکزی ئەڕوا بۆچی ئێوە پەلەتانە ینی دەکەونە ململانێەوە بۆ ئەوەی پشتگیریکردنی ئەملایەن یان ئەولایەن هەمویان بۆ گەلی کوردستان بۆ ئەم کیانەی ئەنێمی کوردستان یەک ئەقلیەتیانەیە یەک ئەقلیەتیانەیە ئەوش ئەوەیە ئەو تەعاملەیە لەگەڵاکرێن لەبەرەوە ئێمە بەجددی من بڕوامایە زۆر لە سیاسەتە هەڵاکی سیاسەتی ینی ڕەغمە سەرکردایەتی حیزبە کوردستانەکان خاوەن تەجروبەیەکی زۆر گەورن بەڵام بەردەوام تووشی هەڵی گەورە بن کە نەتیجەکەی ئەوەیە کە ململانی ناوخۆییە بە دڵنیای وایە ئەمێ دوا پرسیار لە بەڕێزت بکەم کاک ئەو کاروان جەناب دیێکێک ویتە لەو کەسایەتیە سیاسە دیارانی کوردستان کە نزیک بوویتە لە جەنابی مام جەلال جەنابی مام جەلال خۆتان نەزانن بۆ دوو با بڵین قۆناغ سەر و کۆماری عێراق بۆ سکرتێری یەکێتی بووە غیابی ئەو چۆنە بینن لە ساحەی سیاسی بە دڵنیاییەوە یانی با بڵین مام جەلال جیاوازتر بیری کردوەوە بە تایبەتی لەم ساڵانەی دواییشە لە دوای 1970ەوە توانیەتی جۆرێک لە پەیوەندەکانی هەم وەکو مام جەلال هەم وەکو کوردیش لەگەڵ لایەن سەرجەم لایەنە سیاسەکانە بەهێز بکە و ئەوەتانێ لەگەڵ هەموو لایەنە سیاسەکانە ئێستا مەقبوڵتر پیشانە درێ ڕەغم ئەوەی کە تێبینی ڕەنگە لەسەر مام جەلالیش هەبوو بێ بەڵام ئێستا لە گەورەترین حیزبی ناکۆکۆ کە پارتیە لەگەڵ یەکێتی نیشتمانی کوردستان ئیسە زۆر ئیجابیانە دەڕوانێتە مام جەلال شخصیەتی مام جەلال تەنانەت لە ناو یەکێتیشە بەجددی پێتانەڵێم بەدیدی نییە مام جەلال ڕۆژانە دەوەج بە خەڵکی ئەبینی گوێی لێگردن کەسایەتی سیاسی حیزبەکانی ئەبینی مەتەرەن بۆ نمونە نووسەرانی ئەبینی ڕاگەاندنکارانی ئەبینی ئەیتوانی شتێکی کۆ کردووە لە بینی ئەم هەموو ئارائانەیە لەبەرەوە ئێستا تەنانەت بەغاش ئێستا وێنەکانی مام جەلال خۆ ئێستا هیچ یادی بەکەروێ با بڵێن هیچ شتێکی فەرمی نەماوە بەڵام تا ئێستا وێنەی مام جەلال لە باغا و لە شوێنە استراتێجەکان وەکو خۆی ماوە وێنەکانی مەتەل لە هەولێر و لە حکوومەت و لە وزارەتەکان ئەوی ماوە دلیلی ئەمە ئەوەیە کە مام جەلال توانی بە تەجروبەیەکی گەورەی ڕابردوو گاتە ئاستێکی بیرکردنەوەیەکی جیاواز لە ڕابردوو و سیاسەتێکی با بڵین سیاسەتێک بکات کە هەموو لایەنەکان پێڕازی بێ ئەمە تاوان ئێستا لە زروفی ئێستا سەعبە بۆ ئەوە بەداخەوە ینی من بۆ خۆم تەسەوری خۆم وایە ینی ئەم قۆناغا پێویستی بە بیرکردنەوەیکی بەو شێوەیە کە لەگەڵ هەموو لایەنە سیاسیەکان لەگەڵ ئیسلامیەکانە عیلاقەیەکی باش بوو لەگەڵ پارتی عیلاقەیەکی باش بوو لەگەڵ سیاسەتی چەپکە چەپکە گوڵەکەی بەکارێنە لەگەڵ شوێیەکانە باشترین عیلاقێت بوو لەگەڵ هێزە مەدەنیەکانە هەبوو لەگەڵ کولد و ئاشورا عیلاقەتێکی هەبوو ینی ئەتوانین بڵین ئەمە ڕەنگە قسەی منیش نەبوو بێ قسەی زۆر کەسی سیاسیە یعنی تا ئێستا بۆشایی مام جەلال پڕ نەکراوەت نە لە ناوێکێتی نە لە دەرەوەیەکی
بەڕێز ئەبوو کاروان ئەندامی مەکتەبی سیاسی حزبی شوعی کوردستان سپاس بۆ شرۆڤە و زانیاریەکانت. زۆر سپاس بۆ جەنابتان ببورندەکەم و کوڕی. زۆر سپاس بۆ بەڕێزت. بینەرانی بەڕێز و خۆشەویست سپاس بۆیەوە تا بەرنامەیەشی تر بەخواتان ئەسپێرم خواتان لەکەم.